سارە سەردار هاوسەرگیری کرد ئەو خاتونەی سەرەتا خۆی وەکو خاوەن ئیشەی تایبەتی خۆی بە خەڵک ناساند و لە سوفورەوە بوو بە حیجاب و دواتر چوە عومرە و دواتر بۆ بە نیقاب و هاوسەرگیری کرد لەوەتەی بۆتە باڵاپۆش بە هەموو شێوازێک وێنە کۆنەکانی خۆی کە بە سفوری وێنە گیراوە و وەوە ڤیدیۆیانەی کە گیراون داوا لە خەڵک دەکا بڵاوی نەکەنەوە چۆن بڕیاریدا بوو بێت بە باڵاپۆش و نیقاب لەبەر بکە تەواوی زانیاریەکان لە کلین میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و سەبسکرایب دوی نەچێ واروەها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ هۆڕەخنەوە پێشنیارێک ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. خانمی شۆخوشەنگی دیاری سۆشیال میدیا سارە سەردار ئەو خاتونەی سەرەتا بە سفورەوە دەرکەوت و لە کەناڵەکان بەشداری پرۆگرامی دەکرد و ئەوە بانگەشێ ئەوەی بۆ خۆی دەکرد کە بزنسی تایبەت بەخۆی هەیە وەکو خاتونەیەک. لە ساڵی 1999 لە شارە جوانەکەی سلێمانی لەدایک بووە. ئەو خاتونەیە چەند ساڵێک بەر لە ئێستا هەمومان بینیمان لە تیڤەکان بانگەشە ئەوەی بۆ خۆی دەکرد کە کار و بزنسی تایبەت بەخۆی داناوە و بزنسەکەشی زۆر بچووک بوو سەرەتا بەڵام ڕۆژ بە ڕۆژ دەهات بزنسەکەی گەورە دەبوو و تاکو گەیشتە ئەو ئاستەی لقی لە شاری هەولێر و دهۆک و وەروها سەرەتاش لە سلێمانی کردیەوە بەڵام لە کۆتایی بە بزنسەکەی هێنا و فرۆشتی. سارە سەردار نزیکەی ساڵێک دەبێتن بەر لە ئێستا ڕاگەیان کە دەبێتە بە باڵاپۆش. ئەمەش بۆ جێگای گومان لای بینەرەکانی و هەموو پێیانوا بۆ ئەو خاتونەیە تەنها بۆ لایک و کۆمنت ئەو کارە دەکات بۆ ئەوی سەرنجی خەڵک بخۆی ڕاکێشێ لەبەرەوەی چەندین خاتونمان بینیوە تاوەکو ئێستا بۆ ماوەیەکی کەم بوون بە باڵاپۆش بۆ لایک و کۆمنت بەڵام پاش ماوەیەکی زۆر کەم هەمومان بینیمان لەسکەکەیان لادا بەڵام ئەوەی سارە بۆ لایک و کۆمنت نەبوو بەڵکو دەتوانین بڵێن بۆ خوددا و بۆ خۆی بوو بە هیوادارین سەرکەوت و سەرفراز بێ بەڵام ماوەیەک پێش ئێسا چەندین مەلا بە شێوازێکی ناڕاستەوخۆ تانیان لەو خاتونە دەدا دەیانوت نابێت ئافرەت لە چک لەسەر بکاتن و مێکیاژ بکاتن. زۆربەی خەڵک بەو خاتونە تێگەیشتون و واروەها ڤیدیۆکانی ئەو مەلایە ئەو خاتونیان ڕێمێکس کردبوو بەڵام لە کۆتاییدا ئەو خاتونە قسەی هەموو کەسێکی شکاند و ڕاستەوخۆ چووە هەمرە و دوای گەڕانەوەی هەمرا چەند ڕۆژێکی پێچوو ئەو خاتونە بڕیاری ئەوەیدا بۆ بە یەک جاری ببێت بە نیقاب کامەش زۆربەی هەوادارەکانی ئەو خاتونیان دڵخۆش کردووە پیرۆزبایی ئەوەیان لێکرد کە بۆتە بە نیقاب و وەتاوکو ئێستا زۆربەی خاتونان لە سایەی سەری ئەو خاتونەیە بوونەتە بە باڵاپۆش و وەنیقابیان کردووە. ئەو هیوادارین ئەو خاتونە بەردەوام بێت لەو کارە چاکانە وە خەڵکیش چاوی لێ بکەنەوە بەڵام دوای ئەوەی چەند ڕۆژێک بوو بە نیقاب ڕاستەوخۆ هاوسەرگیری کردو لەگەڵ گەنجێک بە ناوی مەباست. هیواژیانێکی خۆش و تەندروستی و لەش ساغیان بۆ دەخوازین و سارە باز لە چیرۆکی خۆی دەکاتن چۆن بیری لەوە کردوتۆ ببێت بە نیقاب بەم شێوازە باز دەکاتن. هێشتا نەبووبووم بە باڵاپۆش ڕۆژێک زۆر بێتاقەت بووم ویسم کات بدەم بە خۆم ئەو ڕۆژە تاوە لەگەڵ خۆم بم لە نوێی ڕۆژەکەیە برسیم بوو چوومە چێشتخانەیەک ڕێک چوومە شوێنی خێزانی بە تەنیا دانیشتم زۆر دڵتەنگ و بێتاقەت بووم. لە بەرامبەردا کچێک و کوڕێکی گەنجم بینی کچەکەنی قاب بوو و کوڕەکەش ڕیشی درێژ بوو بە سیمایاندا دیار بوو بۆ خوددا دەژیان. لە سووسی هۆڵی نان خواردنەکەدا بوون کچەکەنی قابەکەی لا بردو بەرامبەر مێردەکەی بوو یانی تەنها پیاوەکەی دەیتوانی بیبینێت. ئەوەنە جوان بوو ئەوەندە سیمایان دڵی دەکردەوە و هەشقیان دەگۆڕیەوە. منیش هەتا ئەوەندە وەختم لا سیر بوو خۆشەویستی و ئیسلامی چۆن یەک دەگرنەوە تەوان بەداخەوە ئەوەی کە بیرکردنەوەی ئەو سایمن و زۆربەی گەنجەکانمانی وا لێ کردبوو بە دەرەجەیەک ئیحلام بوو و هەروەها ئەوەی پێشان مادرا بوو بۆ ئەوەی وا بزانی خۆشی ژیان لە ڕووتی و قوتی و
حرام و مەشروب و هەموو ئەو شتانە دابێت کە خوددا پێی ناخۆشە یان تەنها ئەو پیاوانە سوپرایز بۆ کەپلەکانیان یا خوژنەکانیان دەکەن کە لە خوددا دوورن بە جۆرێک ئەوی لە خوددا نزیک بێت یان پیاوی ئیسلامی ئەو شتانە نازانن. ئەو ڕۆژە بوو کە بیرکردنەوەی من بە ژیانی ئیسلامیدا گۆڕدرا و دوای چەند ساڵێک ئێستا بیرم ئەکەوێتەوە خوددا هەمان ژیان و ئەو ژن و مێردەی پێبەخشیمەوە بەم نیش ڕەنگە ئەو کاتە بە نائاگایی نیەتم بۆ کردبێت و ڕەنگە تەواوی ئەو ژیانەی من پێویستم پێ بوو بێت ئەوە بووە فیترەت و پاکی. بەڕاستی نازانم کێ بوون و ئەو ژن و مێردە گەنجەی ئەو وەختە بینیم ڕەنگە ئێستا خاوەن خێزانێکی گەورە بن و مناڵیشیان هەبێتن ئینشاءالله. بەڵام لێرەوە پێیان ئەڵێم ئافرین کە ئەو هەموو هێزەتان هەبوو باوەڕی منی لە خوددا دوور بگۆڕن بۆیە ڕەزیل مەبە لە پێشاندانی ژیانی ئیسلامەکەت. ڕەنگە گەنجێک دوای ساڵانێک بگەڕێتەوە باوەشی ئیسلام و بۆ ئارامی تۆ پێشانی دەدەی خۆ ئەگەریش قسە نەکەین و بە سیما و کردەوەکانمان یان دەحوا بانگەواز بکەین وەسارە بە هەموو شێوازێک بانگەواز بۆ ئیسلام دەکاتن و هەموو کاتێک داوا لە ئافرەتان دەکا سەر پۆش لەبەر بکەن لەبەرەوەی ژیان کورتە. واروها ئەو خاتونە ماوەیەک بینیمان لە سۆشیال میدیا بە تایبەتی لە ئینستاگرامەکە و تیکتۆکەکەی لەگەڵ چەند هاوڕەیەکی لەناو بازار دەگەڕان و وە لە چیان بۆ خاتونانە دەبەخشی کە لە چیان لەسەر نەبوو بە شێوازێکی زۆر مۆدێرانە و جیهانی ئەو کارەیان دەکرد. بەڵام ئایا ئەو خاتونەوە دوای ئەوەی کە هاوسەرگیری کرد لەسەر هەمان ڕێزکە و هەمان ڕیتم بەردەوام دەبێتن و یارمەتی خاتونانی کوردستان دەدات یاخود تەنها وەکو ئافرەتێکی ئاسایی مەشغولی ژیانی تایبەتی خۆی دەبێتن و یاخود هەموو کاتێک لە سۆشیال میدیایەکانی و واروها لە شوێنە گشتەکان بانگەواز بۆ ئیسلام دەکاتن و یارمەتی ئەو خاتونانە دەداتن کە تاوەکو ئێستاکە بیریان لەو بابەتە نەکردوتەوە. ئایا پێت باشە ئەو خاتونانەی کە لە سۆشیال میدیا بۆ لایک و کۆمنت لەچک لەسەر دەکەن و دوای لەبەر دەکەنەوە چیان پێ دەڵێ و وەچیت بۆ ئەوان هەیە بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەیرکردنی تا ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستانیا خود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە. واروها لایک و کۆمنت و شێرت بیر نەچێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویستەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکەن لەبیرتان نەچێ بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵ بوون بە ناوی کلیل میدیا هەموو کاتێک باشترینەکان ببینن لا کلیل میدیا.